بۆردومانەکانی تورکیا بۆ سەرچیای شنگال و چەند ناوچەیەکی دیکەی کوردستان کاردانەوەی جیای لێکەوتەوە و لەسەر ئاستی هەرێمی کوردستانش پارت و لایەنە سیاسیەکانی کوردستان ئیدانەی ئەو پەلامارەیان کرد. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانش دەڵێت ئەو پەلامارەی تورکیا بۆ سەرچیای شنگال و ناوچەکە لەژێر هەر بیانوویەکدا بێت کارێکی باش نییە و کاریگەری خراپی دەبێت لەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا. ئەم بردومانکردنە ئیدارە دەکەین و کارێکی زۆر خراپی کردووە تورکیا و لەژێر هەر بەهانەیەکدا بیتن. شنگال خاچی کوردستانە و سنووری مەسئولێتی حکوومەتی فیدراڵی عێراقا مەسئولەتی ئێمەیە پێم وایە ئەمە تاسیری سلبی هەیە لەسەر پەیوەندی نێوان تورکیا و هەرێمی کوردستانەوە و بێ دەکەم کە ڕوونکردنەوەی حکوومەت تورکیا بە شێوەیە بیتن کە بتوانین وەڵامی ملەتەکەمان بدەینەوە. ئەندامێکی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانش دەڵێت هەر هێزێک یاخود فڕۆکەیەک بەردومانی هەرێمی کوردستان بکات کارێکی خراپە و بەتوندی ئیدانی دەکەین و پێویستە حکوومەتی تورکیاش ڕەچاوی واقعی هەرێمی کوردستان و بارودۆخەکەی بکات. هەر فڕۆکەیەک یان هەر هێزێک تهدید بکە یان بردومانی ئەو شوێنە بکە بە تایبەتی ئەوەی شنگال ئێمە ئیدانەی دەکەین و بەکارێکی و نیگەرانیشین و بەکارێکی خراپیش دەزانین و بە تاکید داوە هەم لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی هاوپەیمانان لەسەر ئاستی نێودەوڵەتیش و دەوڵەتی تورکیاش کە دەوڵەتێکی داوا لێ دەکەین کە ڕەچاوی واقعی هەرێمی کوردستان بکەن. هەر سەبارەت بۆ بردومانانی وڵاتی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان چاودێرێکی سیاسی دەڵێت تورکیا لە ئیسادا لە یەک کاتدا دژایەتی کورد دەکات لە هەموو پارچەکانی کوردستان. ئەوەشی تورکیا لە شنگال کردی هاوکاریەکی ڕاستەخۆی داعشە لەو ناوچانە. تورکیا ئێستا بە ئاشکرا مەلەفی دژایەتی کوردی هەڵگرتووە و لە ڕووی عسکەریش تەرجمەی کردیە بە یەکجار لەگە سێ پارچەی هەرێمی کوردستان شەڕ دەکە و ئەوەی ئەخیریشی باشترین تەطبیقاتی بوو و ڕەتفعلیش ئەوە بوو کە داوای نەمانی هێزەکانی تورکیا بکرێت لەسەر قاچی هەرێم چکە پێشێلکردنی سیادە معنای دووەلی یەکجار زۆرە. ئێمە ئەگە سیادەی هەرێممان لە گرنگنەبی چۆن ئیستیفتا دەکەین چۆن داوای دەوڵەتی کوردستانی بردومانەکانی تورکیا بۆ سەرچیای شنگال و چەند ناوچەیەکی دیکەی کوردستان جیالەوەی کاردانەوەی ناوخۆی لێکەوتەوە لە هەمان کاتە کاردانەوەی نێودەوڵەتیشی بەدۆی خۆی دەهێنا و ژمارەیەک لە وڵاتان بە تایبەتی ئەمریکا ئیدانەی ئەو پەلامارەی تورکیایان کرد بۆ سەرخاکی هەرێمی کوردستان. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.